هەرچەندە پۆلیسی هەولێر کەیسی کچە پارێزەرەکەی داخستووە و دەڵێت ناس خۆی کوشتووە، بەڵام قسەی پۆلیس ناقەناعەتی بە خێزانی ناس کردو و نابەشێکی هاوڵاتیانیشی دڵنیا کردوێتەوە. خێزانەکەی ناس دەڵێن گرتە ڤیدۆیەکان ڕەت دەکەنەوە و سەرۆکی لیژنەی داکۆچیکردن لە مافەکانی ئافرەت لە پەرلەمانی کوردستان دەڵێت لەسەر بەدواداچوون بۆ دۆسیەی ناسلێمان کچە پارێزەرەکەی هەولێر ڕەشەی کوشتن و ناوزڕاندنی لێکراوە و پێیان وتووە وازدە و کێسە بهێنن. ئێڤار ئیبراهیم بێ ئەوەی ناوی لایەنەکە ببات کاڕەشەی لێکردووە دەڵێت سکەڵای یاسایی تۆمار کردووە و بەدەوام دەبن لە بەدواداچوون بۆ کەیسەکەی ناس. ئێمەش وەکو کاری پەرلەمانتاریمان بە دوواداچوونمان بۆ کەیسی ناس کردووە. هەر ئەو سایتانن بەشێکشی لە ڕێگەی تەلەفۆن بۆ هەروەها لە ڕێگەی ئیمێل بۆ سوکایەتی دەکەن. بۆیە من هەڕەشەی کوشتنە دەڵێن ئەگەر بێ و ڕۆژێک لە ڕۆژان تۆ بەردەوام بی لەسەر ئەو کەیسانە ئێمە کوڕەکەت بێدایک دەمینێتەوە. بە قسەی سەرۆکی لیژنەی داکۆچیکردن لە مافەکانی ئافرەت هەڕەشەکە لە ڕێگەی تەلەفۆن و ئیمێل و تۆڕی کۆمەڵایەتی فێسبووکەوە ئاراستە کراون و دەڵێت لە هەڕەشەکاندا پێیان وتووە کە کوڕەکەی بێدایک دەکەن ئەگەر لاسەر بە دوواداچوونەکانی بۆ کەیسەکەی ناز بەردەوام بێت. دادوەری لێکۆڵینەوە ئیفادەی وەرگرت لێدوانی لێوەرگرت و ئێستا بەڵگەکانمان خستۆتە ڕوو بۆ دادگای لێکۆڵینەوە. ئێمە چاوەڕێی ئەنجامی لێکۆڵینەوەی دادگاکانی هەرێمی کوردستان دەکەین، دادگای هەولێر بە تایبەتی. ئەگەر نەگەیشتینە هیچ ئەنجامێک و ڕێکاری لێکۆڵینەوەکان وەکو پێویست نەبوو ئەم دۆسیە دەخینە دادگای نێودەوڵەتی. هەرچەندە تا ئێستا نازانرێ کەیسەکەی ناس سلێمان دەچێتە چ چوارچێوەیەکەوە، بەڵام لە دوای ئەو کەیسە قسەکردن لەسەر دۆخی ئافرەتان زیاد بووە و ڕێکخراوەکانی بواری ئافرەتان و چالاکانی ژگربوونەوەیان لەسەر ئەنجام داوە. ئەندامێکی ئەنجومەنی باڵای خانمانیش دەڵێت دۆخی ئێستای خانمان لە هەرێم باش نییە و کاریگەری خراپیشی لەسەر ناوبانگی هەرێم دەبێت. لە کاتی راپۆرتە نێودەوڵەتەکاندا هۆکاری دەستگیر ناکردن و سزاندانی بکوژانی ئافرەت و تاوانبارانیشی بۆ لاوازی ڕۆڵی داواکاری گشتی گەڕاندەوە. بۆچی کەیسەکانی ژنان هەمیشە بکوژەکانیان بە شاراوایی ئەمێنێتەوە؟ ئەو پرسیارەیە وەڵامەکەی لە لای داواکاری گشتی و دەستگای قەزایی و لایەنی پۆلیس و ئاسایشە کە ئەبێت چۆن ئێمە هەمیشە دڵخۆشین بە گرتن و بە دەرکەوتنی زانیاریەکان لەسەر تیرۆرستان و لەسەر تاوانباران بە هەمان شێوە چاوەڕێی ئەوە لە حکوومەتەکەی خۆمانەکەین کە بە زووترین کات تاوانباران و بکوژانی ژن لە هەرێمی کوردستانە بدۆزنەوە. لە ماوەی ڕابردووشدا لە هەرێمی کوردستان چەند کەیسێکی تایبەت بە پێشرکارەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین و توندوتیژی بەرامبەر ئافرەتان و کار ئەکتەرە سیاسیەکان بە شاراوایی ماونەتەوە و تا ئێستا دادگایەک لای نەکردوونەتەوە. بۆیە چاودێران پێیان وایە کەیسەکەی نازیشی بچێتە سەر و لا داهاتوودا راپۆرتە ناوخۆیی و نێودەوڵەتەکان داکۆچی لێ بکەن و لۆمەی هەرێمی کوردستان بکەن. ئێرشقادر NRT هەولێر.